سڵاتان لەبێ بەڕێزانم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم. بەرنامەیەم جارە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە داهێنان و بابەتە هونەریەکانی جیاواز لە کوردستان لەخۆ دەگرێت. تا کۆتایی بەرنامەیەم جارش لەگەڵمان بن. کچێکی گەنجی شاری هەولێر بەکارە هونەریەکانی سرنجی خەڵکێکی زۆری بۆ لای خۆی ڕاکێشاوە. تونی بابا ناوچەیەکی تەواو سروشتی و سرنجڕاکێشە کە باری جیۆلۆجی و گۆڕانی کەشوهەوای لە ڕابردوودا دروست کردووە. لە گوندی باڵندەی سەربا دەڤەری بارزان هاوڵاتیەک جۆرە میوەیەکی دەگمەن دەچێنێت. کچێکی گەنجی شاری هەولێر بە کارە هونەریەکانی سەرنجی خەڵکی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئاڵا شوان لە ماڵەکەی خۆیدا کاری هونەری دروست دەکات و خولیای هەیە کە بتوانێت لە ئاسایی تابلۆ هونەریە جیهانیەکان بکاتەوە پێکەرەکان بە شێوازێکی وەکو خۆیان دروست بکات. ئێستاش توانیوێتی لەو کارێدا سەرکەوتوو بێت، هەروەها توانای هەیە کە تابلۆی زۆر جوانیش دروست بکات. شوانم دانشتی شاری هەولێرم، عمرم 21 ساڵە، تەڵەبەی طب عامم لە جامعەی کوردستان مەرحەلە 3. بێجگە لەوەی دەرسی طبم دەخینم، پەرەشم بە هونەرەکەمدا و بە حەز و خولیاکانمدایە. لەگەرەوەی کە پەرەشم بە حەز و خولیاکانمدایە کردیتمە بزنسێکی گچکە لە بۆ خۆم. لە ماڵێ ئیشی خۆم دەکەم و وەی لە من کردێ زیاتر سیقەم بە خۆم هەبیتن، زیاتر پشت بە خۆم بەستم و یعنی کەیدەیکێ بزنس ئەتو زیاتر هانیش دەدرێ ئیشەکەی خۆت، زیاتر پەرە پێ دەدەی. ئەوانە یەکەکە لە نمونەی کارەکانم کە لەسەر دار پارچەداری دەینم، دەیبڕمەوە و سۆرفەیسەکەی لە لووس دەکەم بە قاغەسم پارە و ڕسمی لەسەر دەکەم. ئەوە زۆر نەفەر تەڵەب دەکاتن مەسەن لە بۆ هەدیە و ئەو شتانە. هەندێک جاریش ئەلێرانی دێکمە مەدالیە، هەندێکیان ئەوها لەسەر ستاندی هەیتم، هەندێکیشیان قفڵی لە پشتی دەدەم و هەتا هەنگ لە سەر دیواری هەڵبواسرێ. ئەوەیان داری سپندارە، هەیتم دار بۆڕوە. بەخۆی ئەمن لە منداڵیەوە ڕسمی دەکەم، بەس فترێک ئەوها لەبەر سەفی شەش و خوێندن وازم لێ هینام و کە واز لەشتە چ دێنی عادەتەن لە پاش دەدەی بڕێک دەبی زیاتر ئەتو زیاتر ئیش لەسەر بکەی، هەتە زیاتر ئیمپروڤ بکەی لەسەری. لۆیە کە چوومە کولیەی پیجم دانا، هەتا وەختی هەر پیجم نەبوو، ئەکاونتەکەم دانا ئینستاگرام ئەکاونت، بەس ڕسمەکانی خۆم پۆست دەکرد، ئەوی کە دروستم کردیە. دوایە خەڵک بەخۆی تەڵەبی دەکرد، دەیگۆ مەسەلەن لۆ نافرۆشی یان پرسیار دەکرد دەیفرۆشی، ئەمنیش حەزم دەکرد، بەس نەمدەزانی ئیشەکە کووە. یەکەم جار دەهاتنە ماڵم ئەشیاکانیان دەبرد، چونکە ئیشەی دلیڤەریم نەبوو، نەمدەزانی دلیڤەری کو دەکرێتن. نەفەر هەبوو مەسەن نەیانم دەناسی کە فۆلۆمیان کردبوو، پێمیان گوت زۆر مەمنونیانم، یەکەم دلیڤەریم لە بۆ سلێمانی نارد. لەوەی دڵگرانم مەسەن هەندێک نەفەر ڕەخنەی دەگریتن لە من بەخۆشیان لە بوارەکەی ناخینن. یعنی ئەمن بەناوعکی ئەکادمی نەمخیندی، ئەمن بەخۆم سێڵف تەوت بەخۆم خۆم فێکردیە لە یوتیوب و ئەو شتانە. تەمەنا دەکەم یعنی بڕوانامەکەم هەبایان بەناوعکی ئەکادمی خوێند بامە، بەس یعنی ئێستا لە طب و مەزالە نییە. ئاماجم ئەوە بە ئیشدانیشم لە ماڵ، یعنی شتێک هەبیت و خۆم پێ و مەشغوڵکەم کە لە خولیاکەی من نزیکەکە لە حەز و هۆبیەکە نەک شتێک بیتن دووربی لە هۆبی.
حەزیش دەکەم مەسەلەن تەتەوڕی پێ بدەم ڕۆژێک پێشانگایەکی بکەمەوە. حەزم دەکرد وێبسایتم هەبێ ئەلحەمدوللا ئەوساڵ وێبسایتێکیشم دانایە و ئەشیاکانم هەموو بە جیاجیا کە تەگۆرایز کردیە بەشم کردیە دامنایە. دەشمەوێتن ئینشاڵڵا لەگەخوا قسمت کە ئیشی دکتۆرایەتیم دەکەم دوکانێکی کچکەش بکەمەوە هەم ئیشەکانی خۆم هەم ئەگە ئارتستی دیکەویستیەوە کۆلابۆریشنێک بکەین لەوێندەر کاری دەستیەکانم و پینتینگەکان و ئیشەکانی لێدانم. ئێستا دروستی دەکەم هونەری ئەبستراکتی پێدەڵێن هونەرێکە فریە یعنی تاین لە خۆت بە چناو ئاچێتەوە ڕەنگەکان دانەی خەڵک زیاتر ئەوەی بەکاردێنیتن هەتا لە دیواری ماڵی دەدات دیزاینێکی دەداتە ماڵەکەی. ئیشی دیشم هەیە مەسەلەن زیاتر ئیشم هەیە ڕەمزێکی کوردەواری پێوەیە هەندێک فۆتۆگرافەری گەنجمان هەیە دەچنە بازاڕی ڕسمی خەڵکی دەگرن ڕسمی هاڵاتیەکان دەگرن ئەمیش زۆرم پێ جوان دەبی و بە ستایلی خۆم ئەو ڕسمانە دروست دەکەمەوە. هەیتم پۆرتریتم کردیە هەندێک ڕسمی سروشتی کوردستانم کردیە کە لەلایەن فۆتۆگرافەرەکان جیرای عینەن. هونار کات و شوێن ناناسێت ئەوەش بەهرەی گەنجێکی پارێزگای دهۆکە کە لە نێو شەقام و شوێنە گشتەکانی شاری دهۆک وێنەی جوان و سەرنجڕاکێش لە خەڵک دەکێشێتەوە هەر کەسێک دەچێتە لای بە شێوازێکی زۆر جوان وێنەکەی بۆ دەکێشێت. ئێستا ئەمیر لە لای خەڵک گەنجێکی خۆشەویستە و هەروەها کارەکانیشی بۆتە جێگەی سەرنجی خەڵکی دهۆک. لقبم أمير مزوريا أس برا والله تياكي ميسل بوم أبدا صلاة صاد مدوق صاد مدوق بوك يعني بعردك باش كورخو كتر بلاف كم دهوكي قالك حش شو كوريت كان رسمي مباشر كم والبوركي عنده جار الجلي هاد كاس رسمك سعره خوح ست تفاصيل بي قال لك كيف خوش وقت حكمت ركب داتا هنرمندا نيجار كيشا كو بين مثلا بين كوركي كان كو فارزجاي بلينكن هنريه وتشتكي جانا چه موسیقی بید چه هنرمند بید نیگارکش بید وهذا من بارك اجي وكي فكرك من ديك من قدي افتشكو افكارل كردستان دا قالك كلمه يعني في بدنا بيجي افتشتا اول كاس اصاد مدهو كده افكارك كوري مثلا هنري شارعي هنري ساحه وحديقه كو رسم مباشر مثلا تشيكت افكاري قالك هنا لكن بيجن طبيعه اوروبيه قالك كيف خوشة اسكو هنرمندك فير بوركي اس قالك كيف خوش كو بيت اك بيتا جيران من ان بيتا ان اك موسيقى لبدات ان هنر ان هوزانوان بيت اف فارزگاه بيتشتي فارزگاه دوكي سركه بيت ثقافات فنون هميتشتا
کڕۆکچێکی گەنج با شێوەیەکی سرنجڕاکێش و جوان لە سلێمانی و لە بەردەم باغی گشتی نووسراودانێکی پەرتووکیان داناوە و ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانیان دەکەن بۆی کە پەرتووکیان لێوەربگرن و بیخوێننەوە. ئەم کڕۆکچە دەڵێن کە ئامانجمانەوەی بتوانین هەم خزمەت بە خوێندنەوەی کتێب بکەین و بە کللتورکردنی خوێندنەوە لە ناو خەڵکدا هەم بتوانین کە لەو ڕێگەیەوە بژێوی ژیانمان پیدا بکەین. ئێستا زامۆ و چراغان دوو کەسی ناسراوی بەردەم باغی گشتین کە پەرتووکەکانەوە لەلایەن خەڵکەوە خۆشەویستن. سەرەتا کە پۆلی دوانزەمان تاوا کرد بیرمانە کردەوە ئیش بکەین بە دوای زۆر کارا گەڕاین کە لەگەڵ خوێندنەکەمان بگونجێر یعنی بتوانین لەگەڵی شا بخوێنین بەڵام زۆربیان نەئەکرا بیان بکەین چونکە لە شەفتی بەیانیانە بوو بۆ ئێمە ناگونجە بیرمانە کردەوە ئیشێک بێت هەم خۆمان حەزمان لێ بێ هەمیش لەگەڵ خوێنەکەمان بگونجێ ئیتر من هەموو کات حەزم لەوە بووە کە کتێب بفرۆشم بۆیە کە باسمان کرد لەگەڵ زامۆ ئەیش پێی باش بوو حەزی لێ بوو. ویستمان شێوەیەک بێ بۆ گواستنەوە ئاسان بێ وەگەر لە هەر شوێنێک کێشەمان بۆ دروست بوو بیجوڵین بۆ شوێنی تریان لە شوێنێکی تر فرۆشمان باش بوو بیگۆڕین بۆیە بیرمان کردەوە کە ژێرەکەی تایە بێ و بە شێوەیەک دروست بکرێت کە بتوانین بیگوازینەوە لە هەمان کاتە زۆرترین کتێبیش بگرێت. لە داهاتۆ بێگومان گەورەتریەکەین بەڵام نەک بڵین کتێبخانەکە گەورە بکەین یین لە هەموو شارەکانە لە هەموو کوچە و گەڕەکێکە ئێمە این کتێبفرۆشێکی بچووکی لەم شێوەیە دائەنین وی هەر کەسێک کە کتێبێکی خوازیاری خۆی ویست بتوانێت لەم کتێبخانە بچووکەوە بەدەستی بهێنێت. بێگومان هەر کەسێ هاتبێ بۆ لامان بیرۆکەکەی زۆر بەلاوە جوان بۆ زۆر هانی داین هەتا هەنێک کەس هەبووە تەنها بۆ بەردەوامبوونی ئێمە کتێبی کڕیەوە بۆ پاڵپشتمان بووە. لە گوندی باڵندای دەڤەری ئامێدی هاوڵاتیەک جۆرەدارێکی جیاواز دەچێنێت کە میوەیەکی تایبەت و جیاوازیشی هەیە بە ناوی دارسنجی کە بۆ یەکەم جارە لە کوردستانەوە جۆرەدارە دەڕوێنرێت هەروەها میوەکەی کوالەتی زۆر باشە و دەشڵێن کە تاموچێژێکی تایبەتیشی هەیە. همه سویا دینی توجه کسوکری و پی و اف دارش چونوه تایبتی جه رمل بی جه رمل دفری باره های تایبت جه رمل بید نوف رمل دو بچینم سرو بر بچای بی نداری رها و باش که نوف رمل دو چون زی خود گیرید داره که یا خود گیره تایبت های که آف دن مثلا تینی نکن چونکه اف داره زود حش آفید کرد تایبت گل دفری باره های اف داره زور کیف آوت هست وکی دیش زور ستریت بیفه اف داره هنت یاب ستریه هر کسی بچیده سرده بی زیده خوب پاریزی همه یکی من منه بله همه زور یکی من زور دیش همه تنه بود المانه کردیش چه کنه بیترون بس وکی استفاده و زوری باشه اف دارش وقتی که چیرن شطلاکش که 3 سالا پیونوه 3 سالا ده حرکت کرده بلند 20 سالا چاره درستی تتا بره زور بره وش زور یه قایمه یعنی زیبزی چلینوه وکی دارو بارنیه کلیل که کلیل که بدد اکثریت کلیل که دا خراب بیت اول نیه وقتی که کلیل دا خوی ساخ از زی ایشش نگیره زی باشتر چید بیت یا بهش زور نواریه اف هر برینو که چند حرکت قوت بی برای خود یا بلندش چه یا پاراستین یا بس کم شيء كم يواريه يا قائمة حتى نتشي بيد درستي نواريتش زورا چرا طيبات بو أبيت سكري لي أبيت بدون عمره زور استفاده لي تهم صالة
باور که هنده جا تنه نامینید مثلا احتمال دو سه روز سرک دین هنده یا اخیری وقتی بو نامینید دخو گیرید حتی 4-5 روز دیواج بک و دی چید بیته و درستی بگید باشی بخوب بر هذا چون افسنجا گلکم منفعتا تو بور که ویگوبه با شتلتوینا عالم هندی استفاده ایلی دیتا الباکیاس اینو که عالم زورتن شتلتوید بن افصولا و توضیح چه بین خو حتی وقتی وقت دخلاص بنو تر عالم اینو کن اما گرینگیوبه سنجه زوره ایک خورنوبه گلکو خوشه نیوت تعلا نیوت ترشناوشه یوشین نفسی قصبه گلکو خوشه و یاد دیش درمان سیکریه زخته یه وقت تشتو خرایا. های واجبه کلا مثلا تا وقتی تریه وقتی هم تشته. عندك زور لو عندك. افسنجا قلقو كيما. المنطقة بور بكي از چه سليمانية از چه لوي هفلير از چه منطقة من ناديت يا بيشوفن من نكفت كل شيء جهابي. چونكي زور برهمه كي كيما و افسنجا همه جونيا قدرت خدای بس ليرا و چيبي. وليراش ما يوبجون در منطقة خره ما بناكو مبخوب بناكو بريا گوندگل گورن دورو اوكري يعني او مولت ورا خبور بكهشتو چنابي هشتو اوا چنابي بچا كوشينا كصور بهنگري شبيد هشتو نگاشت شبيد علامات هدبات استفاده ليت كان يعني الباكاسينو كابيد السكري زور فوق دايلي ولا كان تري بازو تري باقي بلا حسابي تۆنی بابا ناوچەیەکی جوان و سەرنجڕاکێشی گەشتیاریە کە دەکەوێتە قەزای دەربەندیخان لە پارێزگای سلێمانی. ئەم ناوچەیە بە شێوازێکی زۆر جوان دروست کراوە لە ڕابردوودا بە شێوازێکی سروشتی لەو تەپۆڵکە درێژکراوە و زنجیرە تەپۆڵکانە پێکهاتووە کە بە پێی گۆڕانکاری کەشوهەوا دروست بوون. هەروەها لە سەردەمی خۆشدا توانیوێتی گۆڕانی کەشوهەوا و جیۆلۆجی لە ناوچەکەدا دروست بکات. ئێستاش سەردانیکەران و گەشتیارێکی زۆر سەردانی ئەم ناوچەیە دەکەن. ئەم جگای کە لێ ڕاوەستاوین ئێرە ناو تونی سەرەکی تونی بابایە یاخود بە بڵێن باوە عەمرە ئەم جگای هەڵکەوتێکی سروشتیە لە ڕووی بیۆجۆگرافیەوە هەڵکەوتەی جگاکە بریتیە لە ڕێژەیەکی زۆر لە چەو لە قسڵ و لە لم و زیاتر شوێنەکانیش لە سەدا هەفتای ناو تونەکە بە ئاو ماوەتەوە شوێنەکە تا بڵێ جوان و دڵگیرە. ئەڵبەت ئەم جگایە پێویستی بە کەسی شارەزا هەیە بۆ سەردانیکردن و دیدەنی ئەم جێگایە بەڵێ دروست نییە کە گەشتیار با بڵێن بەبێ کەسێکە ئاگاداری بێت یا خۆ ڕێنمایی بکات بێت جێگاکە لەبەرەوە ئەم تونە کۆمەڵێک ڕێگاتری لێ دەبێتەوە کە بە گەرو ناسراون هەرێک لەم گەروانیش کۆمەڵ ڕێگاتری لێ ئەبێتەوە واتە کاتێک ئەگەر گەشتیارێک داخڵی ناوێکێک لەو گەروانە بێت ڕەنگە بۆ گەڕانەوە تۆزێک ئەستێن بێت چکە هەر گەریێک لەو گەروانە کۆمەڵە گەروی لێ ئەبێتەوە هەر گەروێکی تریش کۆمەڵە گەروی لێ ئەبێتەوە ئەمە یەکە حکایەکی ترسناکی بەبەری ئەم جێگایەدا کردووە. شوێنێکی زۆر خۆشە شوێنێکە کە ئەکرێ هەر یەکەمان بزانین ئەم شوێنە چییە وا لە ڕووی گەشتیاریشەوە لە ئێستادا گەشتیارێکی زۆر ڕووی تێەکە من تەمەناکەم بتوانین هەر یەکەمان ئەم شوێنوارانەی خۆمان ببینین و ببینە هۆکارێک بۆ بوژانەوەی ئەو شوێنە گەشتیارانەی کە ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە هەڵبەت گەنجانمان بەداخەوە وەک پێویست لە ئاست ئەوەدانین کە بتوانین شوێنە گەشتیارەکانی خۆمان بناسنەوە کەمە یەکێکە لەو گرفتانەی لە ڕووی شارستانێتەوە کاتێکە مێژووی هەرێکەمان
بمانێ ببینین یا بیخوێنینەوە بەشێک لە گەنجەکانمان ئەم مێژویان بەداخۆنیە من تەمەناکەم گەنجەکانمان بەشێک لەو کاتی کە هەیەە بیدەن بە ناسینەوەی شوێنە گەشتیارەکانیان چونکە کەم تا زۆر مێژووی هەر یەکێکمان لە ژیان دەبریتێ لەو ڕابردووی باوباپیرانمان هەیەە. دیارە لە سەرانسەری ژیانە کە ئەم پەتای کۆرۆنای ڕووی کردوتە هەموو وڵاتان سەرجەم وێزگەکانی ژیان ڕاژیرا و بە تایبەت یەکێکیش لەوانە کە ئێمە کاری تاگەن کردی گەشتیاریە و لەسەرێکی تریشەوە ئێمە توانین لەو بابەتەیە خۆشحاڵی خۆمان دەربڕین کە گەشتە ناوخۆیەکانمە بەهۆی ئەوەی کە توانای گەشتیار نییە بۆ دەرەوەی وڵات گەشتیارەکان گەشتە ناوخۆیەکانمان لە ناوخۆیان زیاتر کردووە و ئێمە لەمە دووە هەفتانە گەشتی ناوخۆیمان هەیە شوێنی مێژووی کوردستان بەسەرەکەینەوە و بە ئاشنایەکەین بە خەڵکی کوردستان لە بەرنامەمانە هەیە کە وەکو گەورەترین کۆمپانیا لە عێراقا بەرنامەمان هەیە جارێکی کە قازانج بینەوە بە بازار هەرێمی کوردستان بەکردی گەشتیاری هەرێمی کوردستان بۆی کە گەشتیاری بیانی بێنین هەرێمی کوردستان و ناوچە مێژوویەکانە پێنجشان بدەین. لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووم تا پێگەیشتنەوەی تر هەر شاد و بەختەوەر بن.